ئەم شەو ناس سبەی شەو شەوی بەرات. خوای گەورە لەو شەوەدا دێتە ئاسمانی دنیا تەماشای بەندەکانی خۆی دەکات. فەیەغفر لجەمیع خەڵقیه. خوای گەورە لێبوردنێکی گشتی دەرەکات سبەی شەو. خۆزگەم بەو کەسەی شمولی دەکات. بەختەوەر ئەو کەسەیە هەموو دووشەمە و پێشەمەی خوا لێی خۆش بێ. بەختەوەر ئەو کەسەیە هەموو 15 شەعبانێ و شەوی بەرات خوا لێی خۆش بێ. ئالەو شەوەدا خوای گەورە کە شەوی 15 شەعبانە لە هەموو مسلمانێکی سەر زەوی خۆش دەبێ ئیلا لە دوو تاقم خۆش نابێ. ئەمیش بە هەمان شێو. سەیری ئەم بەدبەختیەکە. یەکەم ئیلا لمشریکین، ئەوەی شەریک بۆ خوا بڕیار بدا داوا یارمەتی لە غەیری خوا بکە خوا لێی خۆش نابێ لە شەوی 15 شەعبانیشە. دووەم ئەو مشاحین، خوا لەو کەسە خۆش نابێ لەگەڵ کەسێکە سەلامی نییە لەبەر دنیا نەک لەبەر خوا، چونکە کەم هەیە لە 100 نەفەرە نەفەرێکی لەبەر خوا نییە، زەحمەتە. هەمووی دنیاە تەماحە نەفسە، بەڵام تێکەڵی کردووە لەگەڵ خوادا بە ناوی خوا دەوێ نەعوذ بالله خوا قەرزارکە، بەڵام لەبەر نەفسی خۆیەتی. فڵان کەس قسەی ڕقی بەرامبەرت کردووە سەلامی لێ بکە هاوڕێتی مەکە. خراپە هەموو شۆی مەکە بە سەلامی لێ بکە، بۆی حەدیثانە شمولت نەکا، بۆی شمولی لێخۆشبوونی خوا بکەی. ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ ڕۆژێک لە جەنگێکە پیاوێکی کافر ئاوا دەگرێت لەبان ئەسپەکە دەیهێنێتە خوارە و لەسەر پشتێکدا بە زەویە و شمشێرەکە هەڵە کێشەوی کاتە ناو سکی کابرا بیکوژێ. کابرای کافر حاشا لەو ڕیبەڕێستان کافرەکەش ئیمام عەلی لەبان سکێتی یەک تفێکات ناوچاو ئیمام عەلی، تفێکەکەت ناوچاوی. ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ ئەکشێتە دوا و نایکوژێت. هەڵمەتی ئەدات بۆی بیکوژێ لە پێناو خوادا، چونکە دژایەتی دینی خوا دەکا. بەڵام کاتێک کە تفەکەی تێکە سار دەبێتەوە دێتە خوارەوە نایکوژێت، وازی لێ دەهێنێ. دەڵێن باشە بۆ نەتکوشت؟ ئەڵێ یەکەم جارەبەر خاتری خوام کوشت، ڕەزامەندی خوا. بەڵام کاتێک کە تفی تێم کرد نەفسم وتی ئەها تفتێکە بۆ نایکوژی، ترسام لەبەر خاتری نەفس بیکوژم بێتە قەتڵ بەسەرمەوە. نەمکرد. خوا ئاگادارە چی شتێک بۆ خوایە، چی شتێکیش بۆ دنیا و تەماح و پارە و پولە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لە شەوی 15 شەعبانە خوای گەورە لە هەموو خەڵکی خۆشە بێ ئیلا لەو کەسە خۆش نابێ شەریک بۆ خوا بڕیارەدا، و لەو کەسەیش خۆش نابێ لەگەڵ کەسێکە سەلام ناکە و مەرحەبای نییە لەبەر دنیا، کە هەموو شتەکانیش زیاتر لەبەر دنیا و تەماح. بۆیە ئینشاءالله بە ئیزنی خوا با لەو کەسانە بین لێبوردنی گشتی خوا شمولمان کە خوا لێمان خۆش بێ. بۆیە سبەی شەو شەوی لێبوردنێکی گشتیە، هەوڵ بدە ئینشاءالله کەسێکیش بین لەگەڵیانە سەلامی لێ بکە نامەی بۆ بنێرە لەبەر خاتری خوا، جوابیش نەداتەوە تۆ هەر سەربەرزی ئینشاءالله.